برنج جیاواز لە دانەوێڵەکانی تر لە وەرزی پاییزدا دەدرێتەوە. ئێستا هاوڵاتیانی دەشتی هەریر و باتاز بە دروینەوەی بەرهەمی 6 مانگ لەمەوبەریانەوە سەرقاڵن. ئێستا وەرزی پاییزە و وەرزی دروێنەی برنجە. هاوڵاتیانی دەشتی هەریر و باتاز دوای 6 مانگ لە خزمەتکردنی برنجەکەیانەوە ئێستا برنجەکەیان پێگەیشتووە و بە دروینەوەیەوە سەرقاڵن. بەتامی و خۆشی برنجەکەش وای کردووە جۆتیاران قازانجی باش لەو برنجە بکەن و لە بازار ڕەواجی باشی هەیە. ئەو برنجە ئەمە بیدایەتی دەستپێکردنی برنجی یەکەم جار هەردەکەی خۆش دەکەین با تراکتۆر سێگاسن ئەیچێرین دوای خەرماشەی لێ دەین دوای کە تەبڵەی لێ دەین تەبڵەی هەردەکەی ڕاست دەکەین نۆ گۆلە دوای ئای بەسەوە دەنینەوە لە 20 مانجی 4 سەرەتای مانجی 5 دەست بە گۆلەکردنیەکەین سەرتووکەکەی دایەنە ناوێ دەیچینین دوای خزمەت یەکەین تاوانە و برنجە لە باتاسی هەمووی 6 مانجیە. الله 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 سبحان الله واحد الله برنجەکان ئێکی دە لە خۆنچاندیە و ئێ ئەدرن و العادة أوي نية أوي أمن لوتوي وبجاراكم نوع برنزة تقدر بين الربيطة زوري خرابة لها عرض بزتير صاحب بندات نيتنا برنزة لو بجاراكم لو صار كدلو هوروني أوها بەپیتی دەشتی هەریر و باتاس و بوونی ئاوێکی باش لەو ناوچەیە وای کردووە لە دێرزەمانەوە هاوڵاتیانی ئەو ناوچەیە بە چاندنی برنجەوە سەرقاڵ بن و ساڵانە ڕێژێکی بەرچاو لە برنج بکەن و پێداویستی ژیانیان دابین بکەن و بەشێک لە بەرهەمەکەشیان بخەنە بازاڕەوە. لە بازاڕەکانیش مشتری زۆرە و باش سەرف ئەبێ تەنەکە تا 6-7 هزار ئەچێ. برنجێ باتاسێ سەر پشکە لە هەموو برنجا بەناو بانگترە مامۆستا و تێ پێشی ئینتیفازەی لێرامەش برنج و تشتی و هاکەین تقریباً ئەوە 26 سال 27 سارە ئەمن هەپەخۆ برنجێ چینم کە دەڕاستە هینای ئەودا ئەبەینە ئاسی دوو ئاسن ئاسەکە بەس ئەو پەرکەی لێکەتەوە کە لێی کردەوە سپێوی کە سپی بوو ئەودا ئەنجینە ئەبی لۆ ئاسی بناس. برنج جیاواز لە دانەوێڵەکانی تر لە وەرزی پاییز پێدەگات و دەدورێتەوە. بەشێکی زۆر لە جۆتیاران بەداز برنجەکانیان دەدورنەوە و دواتر بە دەڕاستە پاچی دەکەنەوە و پاشان سەڵتووکەکە دەبەنە ئاش و ئامادەی فرۆشتن لە بازاڕەکان دەکرێت. ئازادۆمەرەوەی کەناڵی ئاسمانی پەیام دەشتی هەریر و باتاس.